ڕێگایەکی چاکمان هەیە، قاگێکی جوانمان هەیە، حیوانەکەمان نییە. ئەوەتی ئەو گۆشتە هاتووە ئەم ڕزقاوەی کە گران بووە. هەز وەختیە قەراری شوا بدرێ کە ئاژەڵ داخڵ نەبێ گۆشت زۆر گرانە بێت. پێشووتر ئاژەڵ لە لادێگەمانە زۆر بوو، زۆربەی زۆری مەعاشخۆری حکوومەتە وازی لە ئاژەڵداریە ناوە. هەر لێرە نییە گرانێ، زیاتر گرانێکە جیهانیە، دۆخێکی جیهانی کردووە ئێستا. ئەگەر هاوکاری ئەمانەی خۆمان بکەن لێرە وەکو گومرجان لەسەر کەم بکەنەوە، باجیان لەسەر هەڵگرین، هاوکاریان بکەن، ئەوە لەوە چێت دابەزینە بەخۆی ببینە زۆر بە باشش. یعنی ئەوە دایبینی دەموو کوچە کۆڵانەوە بە گۆشتی بەستوو. من ئەڵێم لە هەر شوێنی گۆشتی بەستوو کڕی سەیری تاریخی ئینتاجەکەی بکە. ئەرمەنیاوە هاو، لە جۆرجیاوە هاو، لە ئێرانەوە هاو، لە سووریاوە هاو، لە تورکیاوە هاو، ئێستا لە هیچ شوێنێکەوە نایە. سبەی بە دوواداچوون بۆ گرانبوونی نرخی گۆشتی سوور دەکات و هۆکارە سەرەکیەکانی گرانبوونی ئاشکرا دەکات. بۆچی گران بوو؟ کێ هۆکارە؟ هەروەها ئاشکرای دەکات گۆشتی بەستوو چۆن هاوردە دەکرێت؟ هۆکاری هەرزانی نرخەکەی چییە کە خەریکە بازار داگیر دەکات؟ هەر لەم بە دوواداچوونەدا پێتان دەڵێین لە سنوورەکانەوە چۆن ئاژەڵ بە قاچاق دەهێنرێتە هەرێمی کوردستان و لە ئاسمانی شەوە بە چ شێوازێک ئاژەڵ هاوردە دەکرێت. سەرەتای بە دوواداچوونەکەمان بەوە دەست پێ دەکەین بزانین لەم ڕەمەزان و بێموچەییەدا بازاڕی گۆشتفرۆشان لە چه ئاستێکدایە لە کاتێکدا کە نرخی کیلۆیەک گۆشتی سوور لە نێوان 22 تا 25 هزار دینارە. باوتەی گۆشتفرۆشێک بە ڕێژەی لە 150 فرۆشیان کەمی کردووە. هەموو نەک هەر لەلای من هەموو بازار گۆشت زیاد لە حد گران بووە و بازاریشی نەماوە. یعنی لە چاو ئەو سایە کابرا کیلۆی گۆشت 18,000 لە چۆ 25,000 و 24,000 لە چۆ قەسابی تیا بوو کە زۆر قەسابێکی احتیاجی بۆ 20 سەرحەیوان 18 سەرحەیوانی سەر بڕیوە. ئیسا هەرە زەخمەکەی ناگاتە 20 سەرحەیوان. پاشان دەچینە کوشتارگەی هاوچەرخی سلێمانی کە سەرچاوی دابینکردنی گۆشتی سوورە بۆ ناوەندی شاری سلێمانی. بەرپرسانی کوشتارگەکە دەڵێن ناتوانن خواستی شارەکە بۆ گۆشتی سوور پڕ بکەنەوە و ڕێژەی سەربڕین بۆ نیوە کەمی کردووە. وەکو پێداویستی لە ئێستادا پێداویستی سلێمانی پڕەوە ناکات لە بەرەوەی ڕۆژانە پێشتر کە ئەو کاتی کە ئاژەڵ یا گۆشت سەیری هەرزان بوو لە بەرەوەی ئێستا کە ئاژەڵ گران بووە ئەو کاتە ڕۆژانە 900 بۆ 1000 سەر حیوانی وردا سەروەڕینی بۆ ئەنجام درا و هەروەها ئاژەڵی گەورەش 80 بۆ 90 سەر ئاژەڵی گەورە کە خۆی لە جۆرەکە و لە ڕەشەوڵاغی بینێتەوە سەروەڕینی و پشکنینیان بۆ ئەنجام درا و لە ئێستادا گۆشت گرانیشی پێوە دیارە بۆ یاسێرەکەی پێداویستی خواستە سەری کەمتر بووە. ئەو ئامارەی کە بەدەستمانەگا لەم دووسێ مانگەی ئەخیرە بە شێوازێک کەمی کردووە ئەگاتە نزیکەی لە 160 کە کەمی کردووە یان نیوانی و تقریبا سەربڕین کەمی کردووە. دوای ئەوەی نرخی گۆشتی سوور و ڕێژەی سەربڕینی ئاژەڵ و ئاستی فرۆشتن مانزانی بە دوای هۆکارەکانی دادەچین. ئێرە بەڕێوەبەرایەتی سامانی ئاژەڵە لە سلێمانی دەمانەوێت وەڵامی ئەو پرسیارەمان دەست بکەوێت بۆچی نرخی گۆشت لە پڕێکدا هێندە گران بوو. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتەکە قەیرانەکە بە جیهانی دادەنێت بەڵام نایشارێتەوە هۆکاری دیکەش لە پشت گرانبوونیەوە هەن. دەژڵێت هاوردەکردنی ئاژەڵ بە شێوەی ئاسایی لە ڕێگەی وشکانیەوە داخراوە ئەوەی هەیە لە ڕێگەی ئاوی و ئاسمانیەوەیە کە تێچووەکەیان زۆر بەرز بووتەوە. بەرزبوونەکەوتم جیهانی ئەمە هۆکارێکە جیهانیەکەش وتمان دەرهاویشتەی ئەو شەڕانەیە و کۆرۆنایە. هۆکارێکی تر کە ئێستا هاوردە یەکێ لە گرفتەکانمان هەیە هۆکانی گواستنەوە لە عالەما ئەو هۆیانە کە گواستنەوەی پێ ئەکرێ گرانن نرخیان گرانە گواستنەوەی ئاژەڵ نرخیان گرانە. ئێستا بۆت باس بکەم حکوومەتی ئێرانی ترانزیتی ڕاگرتووە لە وشکانیەوە بێت و حکوومەتی تورکیا هەوەندەی زیاد کردووە هەر سەری $150 خستۆتە سەر ینی تۆ سیر کە نرخەکەی چەند بەرز بۆتەوە هەیە نییە لە ڕێگەی فڕۆکەوە بەڕاستە و خۆی هێنن فڕۆکەش نرخێکی زۆری ئەوێ منەڵێم بەداخەوە دەبوو ساڵەکانی پێشوو کە ستێپ بە ستایب گران بووە نەمانتوانیوە ڕێگری لێ بکەین واتە سەورمان کردووە
وەرزەکانی گۆڕن ئاژەڵی خۆمان پێ ئەگان چونکە وتم پێشتر وتم ئامارمان نییە ئێمە ئامارمان ببێ ئەتوانی بەرنامی باشتر دابنی ئەحتیمادیشمان لەسەر هاوردە بووە زۆر ئەحتیمامان کە ئێمە من بڕایەکمان بە یەک شتێ هاوردە کاتین و لە زۆر شوێنی وتمەمانە موسەکینن ئیلا دەبێت نەناو خۆت تا سامانی ئاژەڵی خۆت بە قووت بکەیت بەهێز بکەیت بەرهەمی خۆت نەبێ هەمیشە بەرزە بێتەوە بەرهەمی خۆت هەبێ بەرزبوونەوەش هەبێ کاتین ئەم شتانە. هەرێمی کوردستان بۆ پڕکردنەوەی خواستی بازار پشت بە هاوردەکردنی ئاژەڵ دەبەستێت. هێنانی ئاژەڵ لەلایەن بەڕێوەبەرایەتی گومرگەوە بە کێش هەژمار دەکرێت. بە پێی داتاکان ساڵی ڕابردوو 4 ملیۆن و 6,000 کیلۆگرام مەڕ و بزن و 5 ملیۆن و 721,945 کیلۆگرام ئاژەڵی گەورە هاوردەی هەرێمی کوردستان کراوە. سەرەکیترین ئەو وڵاتانەی ئاژەڵیان لێوە هاوردە دەکرێت بۆ هەرێمی کوردستان جۆرجیا، رووسیا، ئەرمینیا و کازاخستانن. بەڕێگەی لە ئەرمینیاوە تازە خەڵک ئاژەڵ دێنێ پێش لە جۆرجیاوە بوو لە جۆرجیاوە حکوومەتی هەرێم ڕێگە پێدانی بۆ کردی وەزارەتی کوشت و کاڵ هاتە وڵاتی ئازەربایجان و ئەو خەتەی ڕێگای مەرزی ئازادیان پیاوە هاتە ئازەربایجان و لێشەوە بۆ ئەستارە لێشەوە هاتەوە مەرزی حاجی وەمەران یان مەرزی باشماخ ئەو کاتە ڕێگەی پێدا و ڕێژێکی کەم بوو بە سیارە هات کولفەکەی کەمتر بوو ئێستا هەر کولفەیەکی 180 زیادی کردووە ئەگە جاران وەرگرین بارێک حیوانە هات 400 سەر بوو دەفتەرێک و 40 وەرەخیان وەرئەگر ئێستا ئەو دەفتەر و 40 وەرەخەیە بە تیارە بووە 6 دەفتەر دۆلار ئەگەر بە تیارە بیێنیت 7 دەفتەر دۆلار زیاتریش بگرە کە نرخەکان بەردەوام لە بەرزبوونە هەم ئاژەڵەکە هەم کولفەی تێچوونی تیارەکە. سبەی لەم بەدواداچوونەدا ئاشکرای کرد لە ئێستادا بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەوە هاوردەکردنی ئاژەڵ لە وڵاتی جۆرجیاوە بۆ هەرێمی کوردستان و عێراق ڕاگیراوە بەڵام بازرگانان بەردەوامن لە هاوردەکردنی ئەوەش لە ڕێگەی گواستنەوەی ئاژەڵەکان بۆ ئەرمینیا و دواتر لە ڕێگەی ئاسمانیەوە دەیانهێننەوە هەرێمی کوردستان. بەشێک لە بازرگانان بۆ خۆدورگرتن لەو تێچووە زۆرە پەنا دەبەنە بەر هاوردەکردنی ئاژەڵ بە ڕێگەی قاچاق لە وڵاتانی دراوسێەوە بەتایبەت لە ئێرانەوە بەڵام ماوەی چەند مانگێکە ڕێکارەکانی هێنانی ئاژەڵ لە وڵاتەشەوە تەواو توند کراونەتەوە. هەر ئەمە بە قاچاقیە ناومانە لە مەرزی سازان و بە چوادرە بۆ چوادرە بە قاچاقیە ناومانە بەستر ئێمە خەڵکانێکە بۆ ڕێکەوتن کراوە ئەنا خۆی وەکو دەوڵەت ئاگادار نییە دەوڵەت هەرچیشی گرتبێ ئەیبات بەستر کابراوتی ئێمە هەر ئاودی یەکەین هەم دیودی هەر جوڵەی هەرەیە ئەوە ڕاستیەکانە. دیوێکی دیکەی هۆکاری گرانبوونی گۆشتی سوور لاوازی بەرهەمی ناوخۆیە لە سنووری پارێزگایەکی فراوانی وەک سلێمانی تەنها یەک کێڵگەی بەخێوکردنی ئاژەڵی گەورە هەیە و هیچ کێڵگەیەکی بچووک بوونی نییە. تەنها تاکە پرۆژێ لەم سنووراکە زۆر استراتیژی بێ لە بواری گۆشتنامە بەستمێ بە پرۆژەیەک کە تازە مۆڵەتی وەرگتو لە پرۆسی هێنانی ئاژەڵە بۆی 1000 سەر بەخێوکردنی جوێرەکەیەک تقریبا ئێمە 14 پرۆژێ بەخێوکردنمانێن ئەو 14 پرۆژەیە لە حدودی 2000-3000 سەر تێ ناپەڕێت تا 3000 سەر تێ ناپەڕێت لە 3000 سەر بۆ شارێک وە کەمەوە پرۆژەی مەڕوو بزن 6 پرۆژەمانم 6 پرۆژە هە لە ئێستا ئەتوانین بڵێن هیچیان کار ناکەن ئێستا هیچ کار ناکەن لەبەرەوە هەموو احتیمادەکەمان هاتۆتەوە سەر ئاژەڵداری تەقلیدی. هەرێمی کوردستان بۆ ئەوەی بگاتە ئاستی خۆبژێوی لە بواری سامانی ئاژەڵدا هێشتا لە سەرەتادایە و ڕێگایەکی دوور و درێژی لە پێشە بۆ ئەوەش پێویستە حکوومەت ئاور بداتەوە لە گوندنشینان و بەخێوکەرانی ئاژەڵ و لە دابینکردنی پێداویستیەکانیان هاوکاریان بکات بۆ ئەم مەبەستەش چوینە یەکێک لە گوندەکانی سنووری زڕگوێز لە سلێمانی ئەم شوانکارەمان بینی و لەبارەی کاری ئاژەڵداری و پێویستیەکانیانەوە پرسیارمان لێ کرد. وڵای ئاوایەکەمان بە نزیکەی 450 بۆ 500 ماڵە بێت بۆ 7 ماڵی ئاژەڵداری تایە وەکو مەڕ و ماڵات وڵای بەس بەشی خۆمانەکە نازۆرێکی وامان نییە ئەوەیە کە خۆمانی پێوە خەریکەین و خۆمانی پێوە مەخژوڵەکەی پێشووتر ئاژەڵ لە لادێگەمانە زۆر بوو ئێستا بەنیسبەتەوە زۆربەی زۆری مەعاشخۆری حکوومەتە وازی لە ئاژەڵداریە ناوە ئەوە کێشەکەیە وڵای بەنیسبەت ئەوە حکوومەت هاوکاری علەفمان ناکە ئاوکاری ئەوەمان ناکە کە لە بەهارانە لوقاحێکمان بۆ دەرکە حیوانمان بۆ بکوتیە ئێستا خۆمان بەنیسبەتەوە خۆماچین لە بەیتەرەکان دەرزی ئەکڕین ئەیکوتین هاوکاریەوەشمان بکە کە ساڵانە نەختێ علەف و شتمان باتێەوە عەشیا بە وەزعی ئێمە باشترە بێ.
بە موچە خۆرکردنی کۆمەڵگە لەلایەن حکوومەت و هاوکاری نەکردنیان لەلایەکی دیکەوە وای کرد پەیتا پەیتا گوندنشینەکان واز لە کاری کشتتوکاڵی و ئاژەڵداری بهێنن. سەرباری ئەوەش ئێستا پرۆژەکانی ئاژەڵداریش داخراون یان بچووکن و بێتوانان. لە دوای 2014 ئەو دۆخی کە لە هەرمی کوردستانە ڕوویدا بەڕاستی نەمانتوانیوە هیچ خزمە گوزاریە پێشکەش بە گوندنشان و خاوەن ئاژەڵەکان بکەینەوە پێشکەش بە پرۆژەکانیشی بکەین. خۆتزانی ئەوە لەویان موچە بووە بۆیە نەتواندراوە ئەمانە هەمی کاریگەرن و هۆکاری تەسەور ناکەی هۆکاری زۆر بچووکتریش تەئسیرە کاتە سەر ئاژەڵدارۆگەوەی باسم کرد لە مەسەلەی وشکە ساڵی لە مەسەلەی دۆخێکیش هەبوو دۆخی سەردەمی خۆی پلانێکی ئەو تۆ نەبووە کە بتوانین بەڕاستی مەرکەزێکی گەورەی بەرەمهێنانی ناوخۆیی دروست بکەین بۆ سولالەی باش بۆ گەشەپێدانی ئەو جۆرە چمەڕ بێ چمانگا بێ ناوخۆیەکە لەگەڵ بار و زروپی هینی خۆمانوێ کە ئەمانە هەمووی گرفتە بن بووی. سبەی لە درێژەی بە دوواداچوونەکەیدا بۆی ڕوون بووەوە تەنها سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێتون نەکراون بەڵکو لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ڕێگە بە گواستنەوەی ئاژەڵ نادرێت. کە داهاتی ناوخۆ ئاڵوێڵەکە هەبوو لێرە بۆ هەولێر لە هەولێر بۆ سلێمانی بۆ کەلار لە کەلار بۆ سلێمانی یا بۆ کەرکووک بۆ چەمچەماڵ لە چەمچەماڵ بۆ سلێمانی ئەمە فەرقە کاتە بازارڕەوە هەرزانەکەوێتە بازارڕەوە. ئێمە پیاوێک ئەچێت لە لادیەوە بیسەر وڵاقی ناو بۆ سلێمانی هێنێت باریکرێ بۆ سلێمانی بێنێ گرتویانە هەفتەیە لە گومرگا بووە. ئەم مەسەفی گومرگا هەمووی گرانەکەوێتەوە لەسەر هاوڵاتی. هێزە ئەمنیەکان ئەم ڕێگریانە ڕەت دەکەنەوە بەڵام کەمال موسلیم وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان دەڵێت سکاڵامان بۆ هاتووە و لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکە داین. لەگەڵ سەختبوونی هاوردەکردنی ئاژەڵ و گرانبوونی نرخەکەی بەشێک لە بازرگانان پەنایان بۆ هاوردەکردنی گۆشتی بەستوو بردووە کە بەهۆی هەرزانیەکەیەوە هاوڵاتیان سەریان تێی کردووە. لە وڵاتی مەڵدۆڤاوە لە وڵاتی ئۆکرانیاوە لە وڵاتی مانگۆلیاوە هەر شوێنێک هەرزانی بیتیا بێت هەر شوێنێک بزانین بە شریعەتی ئیسلامی خۆمان لێوێ بین نوێنەرمان لێوێ بێت ئێمە خزمەتی ئەو خەڵکی پێەکەی بە وشکانی لە ڕێگەی بەڕادۆ ناقزەش دێ خەڵک زۆر پرسیارەکەڵە حەبیس و حەو ڕۆژ بە ڕۆژ بەڕێگاوەیە ئایا نایبەسێت بیکاتۆ ئەمانە نەخیس پێویست بۆ نیە یەک جار کە لێ بارکرا بە ناقزەش دەبارەکرێت تایەتە ئێرە ئەو دەرەجەی سەر ئەکەوێت دانابەزێت. بە پێی ئەو ئامارانەی بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ بە سبەی داون ساڵی 2023 ملیۆنێک و 678,141 کیلۆگرام گۆشتی سوور هاوردەی هەرێمی کوردستان کراوە. بە پێی بە دوواداچوونی سبەی لە 3 مانگی یەکەمی ئەم ساڵ هاوردەکردنی ئاژەڵ بە ڕێژەی لە 140 کەمی کردووە لە بەرامبەردا هاوردەکردنی گۆشتی بەستوو لە 120 زیادی کردووە. گرانی نرخی گۆشت وای کردووە کە بابخانە و خواردنکەکانیش نرخی خواردنەکانیان زیاد بکەن بە شێوەیەک لە هەندێک شوێن شیشێک کەباب لە 500 تا 1000 دینار چووەتە سەر نرخەکەی. ئەمە کیلۆی 23,000ەکەوە لە سەرمان گۆشت ناچاری بەگرام بیفرۆشتەوە یعنی 23,000 چی پێگیرێتەوە ناچاری ئێمە ئەو زیایشان نەخسۆدە سەر تقریبان 500 دینار مەخسۆدە سەری پێشتر لەژێر ڕێنمایی قایم خامێت تاوین ڕاستی ئێستاش هەروەیە بەڵام ئێستا خۆشیان نەزان قایم خامێت خۆشیان ئاگادارن کە هینە گۆشت چۆن و نرخی گۆشت چۆن و چۆن نییە بۆیە هینە چاوپۆشیان لەوە کردووە. گرانبوونی نرخی گۆشت تەنها هەرێمی کوردستان و عێراقی نەگرتوێتەوە بەڵکو ئەم گرانبوونە جیهانیە و لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بەهۆی کۆرۆنا و دواتر جەنگی رووسیا و ئۆکرایناوە بەردەوام نرخی گۆشتی سوور بەرز بووەتەوە بە ئەندازەیەک ئێستا 2 هێندەی نرخی پێشوویەتی. بە نمونە کیلۆیەک گۆشتی سوور لە ساڵی 2016 لە ئەڵمانیادا بە $4.16 بووە ئێستا گەیشتووەتە 8 بۆ $13.